من لە 2/5 1940 لە گرمەی شەڕی جیهانیان لەدایک بوو لە گەڕێکی کۆیژە گاوران خەڵچەکانمان زۆریان مەسیحی بوون. جەمیلە خاداکی نووریمەتی ئەو مامانی من بووە. لە دوایەوەی کە لەدایک بووم ئەو بە کڵۆیەک خەڵووس لەسەر ناوچەوانی من ڕەسمی خاچێک کرد. پێڵێنەمە چییە؟ وانی دەور و پشت و ژنەکان پێڵێمە بۆ زیرەکیە، بۆ مبارەکی زیرەکیە. بەختەوەرم کە ژنێکی دیانی مامانم بووە، چونکە ئەوە نیشانەی تەبایی و هەڵکردنی هەتا ئەگەر دینیش بێ هەڵکردنی 2 دینە لە شوێنێکە بۆ تەبایی و ئاشتی خۆشەویستی. لەناو ئەم بێشەچڕەدا من وتم تەنها درەختێ هەبێ و جوان بێ و ئەستێرە بۆ دواڕۆژ بگرێ ئەوە منم. لەو ڕۆژەوە شەڕی دارستان هەڵگیرسا. لەناو ئەم شاخ و داخەدا من وتم تاقەچیایەکە بێ و سەرکەش تاقەکە لێ خۆری حەقی لێوە هەڵبێ ئەوە منم. لەو کاتەوە شەڕی شاخەکان هەڵگیرسا. لەناو ئەم ڕەوە ئەسپەدا من وتم تاقە ئەسپێکیش هەبێ و ڕەسەن حیلەیەکیش هەرگیز نەمرێ ئەوە منم. لەو دەمەوە شەڕی ئەسپەکان هەڵگیرسا. ئەم خوێنانە پێناچێ بکوژێنەوە تا ئەو ڕۆژەی لەناو سەرما ڕاستیەکدا نەگیرسێنم کە من هەرگیز هەموو جوانی و ڕەنگەکان نیم، کە من هەرگیز هەموو خۆر و شەوقەکان نیم، کە من هەرگیز هەموو ئەسپ و حیلەکان نیم. Cerco Beccas, da quando ho conosciuto appunto da allora ho conosciuto questo artista, non solo piace a me e lo reputo a livello di Neruda, di Garcia Lorca, Emily Dickinson, di Eugenio Montale, cioè di altri poeti, io conosco di più quelli occidentali. حياني كرد وكردستاني هبن وحياني كو هلبست بيتن خوندن بيتن وخوندن وشوبا شركو بيكس إلا هم وبيتن ناسكرن. Weltliteratur, da muss man sagen, das hat nichts zu tun mit Geografie. Da darf keine Rolle spielen, ob jemand aus der einen oder anderen oder bekannten oder unbekannten Ecke der Weltliteratur ist. Es gibt ja unglaublich viele Beispiele. Weltliteratur ist in London entstanden, Weltliteratur ist in Hemite, der Çukurova-Ebene mit Yasha Kemal entstanden. Es gibt einen Ort in Kolumbien, sagenhaft Macondo. Es gibt in Chile einen Dichter namens Pablo Neruda. Und auch in Süleymanije gibt es einen so großen Dichter namens Cerco Beccas. لول خواردوی عشقی منو جانێ کونکونی کردووە لە جیاتی من چونکە بۆ خۆم نازانم شمشال لێ بدەم با ئەیزانێ و ئەوەی ژەنێ شێرکۆ بێکەس یان خاچی شێعر تێئاڵاو لە شاکاری خاچ و مار و ڕۆژمێری شاعیرێکدا
ئاماژە بە منداڵی خۆی دەکات کە منداڵێک بوو خەونەکانی دارستانی دەخوێندەوە، بۆنی تیشکی بە چاو کردووە، گوێی لە زرینگەی کاروانی ڕەنگەکانی سروشت گرتووە. منداڵێک بووە پڕاوپڕ لە هێزی خەیاڵ، هێزێک ئاوێتەی ئەفسون و جوانی. ئەو ڕۆیشتنی گرد و شاخ و داربەڕۆکانی بینیوە، هاوکات گوێی لە زریکەی گۆم و ئەستێرک و خاچیش بووە، هەناوی ئەستێرەی دیوە، پەریەکانی یەزدانی بینیوە. ئەو بەڕووتی ڕوت و قوتی نهێنیەکانی بینیوە. ئەم شاعیرە لە منداڵی خۆی دایاری لەگەڵ مانگدا کردووە و دەستی بە تریفەکانی داهێناوە. ئاسمان چ منداڵیەکی سەرڕێژ بووە لە خەیاڵ. بێگومان دیارە دەنگ و ڕەنگی ئەم بەهرەیە سەر بە چ سەرچاوەیەکە دیارە. دووشت دوو هۆینێکی گەورە بوون بۆ دروستکردنی بەهرەیەک لە لای من یا بۆ نووسینی شاعری. یەکەمیان سروشتی کوردستان بە سەختی و بە جوانیەوە، نەکرد بە جوانیەوە بە تەنیانی. مەسەلا و ئێمە من مناڵ بووم ئەو چیای چەرماوەندی لای سوورداش و ئەمانە زریانی ناو چیاکە زۆر سەرنجی ڕاکێشان. مەسەلا لە ئەو هینانێ ئەو دەراڵانەی کە مناڵێک تەماشایەکە خۆی وێنەی تریتی ئادۆزێتەوە. دووش ئەو حکایەتانی کە دایکم بۆ یەکردم. جارجارێک گۆرانی ئەڵێن بە یەکەوە و ئەو گۆرانی ئەڵێ و من حەزی لە یەکەم لە دەنگی ئەو ئیتر ئاوە ئەترسم بمرم لەم دوور بڵاتەوە دڵێ پڕ لە خۆزگە وەسیەت بێ وەتان ئەگەر وردم بچنە بۆ سەیوان چرێ لە چڵەکەی وێرخەوان لە باتی وەڕم بێن لە سەرتان. دایکم پاڵەوانی ئەگەر شتێکە بێ لە ژیانێر کەسێکە پاڵەوانێکی گەورە هەبێ دایکم ئەوەیە، چونکە لە بێوەژن کۆشیە و هەتا لە دوایەوەی کەشوی دووەمیشی کردەوە هەر وەکو خۆی وا بۆ لەگەڵ ئێمە. بەڵام 7 ساڵی یەکەم کە ئەو لە تەمەنی زۆر گەنجیا لێقمە لە 20ەکانە، ینی 20ەکانی تەمەنە، توانی ئازایانە و زیرەکانە ئاگای لە پەروەردەکردنی من و هەردوو خوشکەکەم بێ فریشتە و گەزیزە و خۆشی دایکم هەر لە سەرەتاوە ژنێکی بەدەست و بەدەم و پل و مردەلۆخە نەبووە. ینی شێرکۆ دایکێکی هەبووە میهرەبان بۆ جۆرەی خۆی دەربارەی دەدوێت. باوکێکیش سەرباری مردنی لە تەمەنێکی زۆر زوودا، بەڵام باوکێک بووە هاوکات مامۆستاش، باوکێک بووە ستونی سەر هەڵدان و خۆ بەدەستەوە نەدانی لە گیان و لە بوونیدا بەرچەسە کردووە. جەما من وەکو وتم زۆر مناڵ بووم، ینی کە ئەو نەما، بەڵام ئەو وەک چرایەکی معنەوی لە ڕۆحی منا بوو. ینی بەردەوام حسم وەک هەست بکەم لەگەڵ مایە، وەک هەست بکەم لە دانانی هەموو شعرێکەوە لە تەنیشتمەوە. زاری شیرینی دایک، دەمودووی پڕ ئەفسون و پڕ ئەڤینی بێ ئەندازەی، هاوکات ئاوەدانی هەستی بێکەسی باوک، شوێنگەی لە جواتدا، گڕ و گرمەی شیعری سەرچاوەی بوون تاکو لە درێژەی ساڵانی تەمەندا
لە هەناوی شێرکۆ دارستانێک لە شێعر و لە دەربڕین سۆز ببێت. دوای خوێندنەوەی شەعرە ڕۆمانسیەکانی هەردی لەگەڵ گۆران زیاتر حەزم لە شەعر کرد. من لە شعری تەقلیدیەوە دەستم پێ نەکرد، یعنی بە پێچەوانی زۆر شاعری ترەوە. من لە خۆشەویستی شعری تازەوە دەستم کرد بە شعر. لە دواترا من چوومەوە سەر ئەزمونونەکانی شعری کلاسیکیە تەقلیدی، ینی با بڵێ من لە زۆر لە دواییە نالی مناسی یا مەحوی مناسی. گۆرانی گەورە لە سلێمانیە و سەر نووسەری ڕۆژنامەی ژینە. گۆران ناوێکی گەورە، نوێکاری شێعر و زمانی کوردی. گۆران یەکێکە لە ڕۆشنبیرە گەورەکانی ڕۆژگاری خۆی. بێگومان هاوڕێیەکی نزیکی فایق بێکەس بوو. هاوڕێیەتیەک لە شێعری هاوڕێم بێکەسدا هەموو خوێنەرێک هەستی پێدەکات. شێرکۆ شێعرێکی کاڵ و پێنەگەیشتووی خۆی هەڵدەگرێت و دەچێتە لای گۆرانی گەورە لە ڕۆژنامەی ژین. دیارە ئەمیش وێڵی دوای ناسنامە بووە بۆ شێعری. ئەوسا تەنها ڕۆژنامەیەکە هەبێ لە شارەکەی ئێمە ژین بوو. لە ماوەیەکیشە مامۆستا گۆران خۆی سەرنووسەر و بەڕێوەبەری ڕۆژنامەکە بوو. طبعاً خۆی هی ئەحمەزرنگ بوو کە وەگنەوەی پیرەمێرد، بەڵام لە فترەیەکە مامۆستا گۆران لێ بوو کە من بۆ یەکەم جار شعری خۆم بۆ ئەوێ نارد، بۆ یەکەم جار گۆرانم بینی کە ئەو سالەیەکێک لە دایرەکانی سلێمانیە کاریە کرد و شعرێکم بۆ من لە شعر نەچوو. هەموو شتێ بوو بەڵام شعر نەبوو. یعنی لە بیرمە پاندانەکەی دەرهێنا و هینەکانی بۆ ڕاست دەکردمەوە، ئاهەنگی شعرەکان، ینی بڕگەی شعرەکان. یعنی و ئیتر ئالەوێەوە لەو سەرەتایەوە دەستمان پێ کرد کە مامۆستا شێرکۆ بێکەسمە بینی وەک ئەوە وابوو شعرێک ببینم، شعرێک لە هەمان کاتدا مناڵ و جوان و پیر ئەدوت ئێستا لە دووکەڵی جگەرەکەیەوە پیتێک دروستە بێت و پیتیش ئەبێ بە دێڕ و دێڕیش ئەبێ بە شعرێکی پەمەی. Ich verstehe das eigentlich sehr gut. In gewisser Weise sind die Schweizer auch ein Bergvolk. Und Bergvölker haben etwas gemeinsam. Die sind so wie das Moos auf dem Felsen eigentlich. Das kommt immer wieder, auch wenn schwierige Zeiten gewesen sind. Und dann ist einfach die Frage, findet eine solche Geschichte, eine solche Empfindung, ein solches Volk, findet das einen Sprecher oder einen Sänger? Und glücklich ist das Volk, das einen solchen Sänger für sich findet, weil dadurch wird seine Erlebniswelt unsterblich. زۆر جار وتومە، ینی ئەمە یەکەم جار نییە. شعرە سادەکان، سادە قوڵەکان گرانترن لە شعرە بە زۆر قفڵ لێ دراوەکان. ینی تۆ مەسەلا با بڵێن بۆ نمونە وەڵتوتمانە خوێنیتەوە، ینی شاعری ئەمریکی مەشهور، من لە ڕێی تەرجومەکانی سعدی یوسفەوە خوێنومەتەوە. هەزەکەی شتێکی زۆر گەورەیە، بەڵام کە وەختێ تەماشاشیەکەی ئەڵێ ئەنجامە چییە، بەڵام قەت ناتوانانی لەو شعرە بنووسی، قەت ناتوانانی لەو شعرە بڵێیت. ینی بە سادەیی ئەو شعرانە لە سادەیی حەقیقەت دەچێت. حەقیقەت چەند بەسیتە، بەڵام گەورەترین شتەوەیە کە بیڵێیت، ینی گەورەترین شتەوەی دەری بڕێیت. ینی Scerco Becas è veramente un poeta grandissimo che parla a tutti. Chiunque legga una sua poesia si innamora di questa poesia. Quando è venuto, voglio ricordare anche quando è venuto a casa mia, che all'epoca aveva le porte e le ante delle finestre dipinte di verde, è entrato, era molto alto, imponente e ha detto, si è messo a ridere e ha detto: sembra di entrare nella casa di un imam.
منداڵیەکی یەکجار تاڵ، هەرزەکاریەکی بێکەسانە، تەنیا باڵ، هەر خەیاڵی شعر و هەرویستی بوونە شاعیر هاوڕێ و هاودەم بوون. پاشانیش لە تەمەنی 25 ساڵیدا، واتە لە هەڕەتی لاوێتیدا ناچارە ڕووبکاتە چیا و وەکو پێشمەرگەیەک لە ڕاگەیاندنی شۆڕشدا کار بکات. لە ناوەڕاستی شەستەکانەوە تاکو لە بزاوی کوردستان دەدرێت و شکست بە شۆڕشەکەی دەکەن، بە نێو تونێلەکانی تارا و گە و دەربەدەریدا تێدەپەڕێت، تاکو دەگەڕێتەوە سلێمانی و بەر لە حەسانەوە دەنگۆی پێشکەشکردنی خەڵاتی قادسی سەدام تەنگی پێڵ دەچنێت. بە درێژایی نزیکەی 20 ساڵ برک و ژان و تاڵاوی زۆر تان و پۆی ژیان و گەشەی ئەم دارستانی شیعرە بوون. لە ساڵی 1984دا جارێکی دیکە ئەم شاعیرە شار و ژیانی ئاسایی بەجێ دەهێڵێت، ڕوو دەکاتەوە چیا و دەچێتەوە نێو دارستان و دۆڵ و دەربەندە ئازادەکان، پرشنگی زامدار دەبینێت و دووبارە سەر دەکاتە سەرڕانی گاشەبەرد و سواری جۆلانەی کازیوە دەبێت و بەردەوام دەبێت لە ئاخافتن بە زمانی بەرد و باخان. خۆیەکی زۆر گەورەتر هەبوو بۆ چوونەتەرەوە کە ڕەنگە لە شوێن ترا باسم نەکردبێ. ئەو وەختە خەڵاتی قادسیە هەبوو، بەعز ئەیدا بە هەر کەسێک مهم نەبوو کێ شێرکۆ بێکەسە فلانە ئەوە نە، گرنگ ئەوە بوو ئەو کەسە هینکەن بخەنە ناو شتەکەەوە. تۆ هیچ شەرتیش نییە تۆ هیچ نووسی بێ بۆ قادسیە، ئێمە ڕەفیقمانە بوو هیچی نەنووسی بوو بۆ قادسیە، بەڵام جائیزەکەشیان دیایە ناچار بۆ بێت دووشت لەو حاڵەتا دووشت بکات، ناتوانێ وەری نەگرێ یان ئەبێ بڕات. ئیتر ڕێگەی سێهەم نەبوو، یانی هیچ ناوی من هاتبوو ئاراوە ئەم بیستەوە، ڕەفیقەکانم لە بەغاوە باسی ئەوانە کرد کە ئێستا ناوی منی ژەهێنن بۆ ئەوەی کە خەڵاتەکەم بدەنێ و ئەمانە. ئیتر من لە لای خۆمەوە بڕیاری یەکجارێکیمدا، بڕیارەکەم ئەوە بوو کە من نابێت بیگەێنمە ئەوەندە ئەبێ لێرە نەمێنم. لەو ڕۆژگارە ئاڵۆزەدا شێرکۆ یاری لەگەڵ مردن دەکات و لە نێوان پەرژینەکانی مردن و ژیاندا گەمەی پێدەکرێت، بەڵام ئەو بێدوو دڵی خەڵاتی قادسی سەدام ڕەت دەکاتەوە. دواتر، زۆر دواتر، قسەیەکی ئۆسمان بایدەمیر وەکو گەورە خەڵاتی ژیانی خۆی و ئەدەبیاتی پەسەند دەکات. من سیروان ڕەحیم، نووسەر و دەرهێنەری ئەم فیلمە، ساڵی 2010 شێرکۆ بێکەس پێی گوتم تکایە ئەو پەیامەی سەرۆکی شارەوانی ئامەد عوسمان بایدەمیر تۆمار بکە. پەیامێک تێیدا گوتی: شێرکۆ، تۆ بێکەس نیت، 40 ملیۆن کورد لە پشتی تۆون. ئەم خاچە مارتێ ئاڵاوە، ئەم دارستانی شیعرە دەیزانی، ئەو هەموو شەماڵی شیعرەی ئەم پێشکەشی زمان و مرۆڤی کردووە، کردوێتی بە کەسێک کۆدەنگی لەسەر بێت، کۆدەنگی و کۆهەستی لە سێبەری دارستانی ئەودا شانازیکردن بە کوردبوون و بە تێکنەشکانی ئەم زمانە شیرینەی ئەو شعری پێنووسی و باڵاشی پێکرد. ئەو ڕۆژ من گۆکۆ تنەبێ کەسی 40 ملیۆن کەس لە پشتاتەنە لە ئیرۆ ئەس دەبینم کە ji 40 ملیۆنی زێدەتر navê Şerko Bêkes di dilên xwe de didin jiyandan.
منداڵیەکی دژوار بێدەرەتان چوون کەروێشکێکی بێلانە، مرد منداڵیەکی سەخت چوون کەشتیەکی بێکەنار، لە هەڕەتی لاوێتیدا ڕاکەڕاک چوونە چیا تاراوگە، دووبارە بەرەو چیاکان و جارێکی دیکەش سەر لە نوێ تاراوگە. ئەو هەموو وێزگە ناجۆرانەی گەشتی بە ئاراستەی بەرەو ژووردا وایان کردبوو بەردەوام شپرزە بێت، مرۆڤێکی شپرزە و بەردەوام نادڵنیایی لە دەرونیدا بزوێنەر بوو. بەڵام شێعر وزەیەکی نایابی دەدایە، هێزیمانەوەی بەم دەبەخشی، شپرزە بوو بەڵام شێعرێکی دەبەخشی ئارام، نادڵنیا بوو بەڵام شێعرێکی پێشکەش دەکرد پڕ بوو لە دڵنیایی، پڕ بوو لە هاوار، لە زریکە و لە چەخماخە، بەڵام شێعری بەشێکی دانەبڕاو بوو لە ئاواز و لە ئاهەنگ و شتێک بوو لە ڕێکی و لە تەبایی. خۆی ژیانێکی هەبوو ناڕێک و ناڕێک ژیە، بەڵام دارستانێکی یەکجار ڕێک و پێکی لە شێعر پێشکەش کرد. شەرکۆ پێکەس بڕایە منها، بڕایە من ئەو نەباشووریە، ئەو کوردستانیە، ژبەرکە دلەوی کوردستانیە، ژبەرکە مەژیوی کوردستانیە. و دە شعیرا ویداویژی دو گوتنا ویداوی دەفگێرا ویداژی گەل لە سینەیە، گەل کەرمانشاهەیە، گەل لە قاموشلۆیە، لە ئەفرینەیە، گەل لە ئامەدەیە، لە وانەیە، لە سلێمانیە، لە حەلەبچەیە، لە مەسیفەیە، لە هەر دەڤەرێ کوردستانە. ژبەرکە ئەو کوردستان دە دل و مەژیە خۆدا دەدە ژیاندان و ئەو هەروەها بڕایە من ئەوەی سینۆرە ڕاکری. کوت و موت هەروەکو مایسترۆی موزیک، چون مایسترۆیەک بە ئاماژەکانی دەستی دەیان ژەنیار دەخاتە جوڵە، ئەمیش لەوە دەچوو دەیان و شەو سەدان دەربڕین بخاتە ژەنین. هەر بەو جۆرەش بە شێوە و بە شێوازی مایسترۆیەک دەستی بە خوێندنەوەی شێعر دەکرد بۆ جۆگرانی. بەڵام ئەم مایسترۆیە لە دنیایەکدا دەژیایەک جار ناتەبە، دوور لە هارمۆنی، دۆڵێکی پڕباهۆز و تژە لە ڕەشەبایەک کەس نازانێت کەی و چۆن هەڵدەکات. کاتێک ساڵی 1984 بە ناچاری دەچێتە چیا، پاش 2 ساڵ لە سۆنگەی ئەوەی ڕژێمی ئەو دەمی عێراق بە کۆمەکی وڵاتانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا خۆی پڕچەک کردووە، هەروەها لە ناو جبەخانەکەیدا چەکی کۆکوش هەیە، شێرکۆ ئەمجارە ناچارە بەرەو نادیار، بەرەو دوور بڕوات، بە نیازی گەیشتن بە یەکێک لە وڵاتانی ئەوروپا لە چیاوە بە ڕێگەی ئێراندا دەگاتە شام. بەڵام هیچ لەو شتە سەیرانی کە پێویستە بیزانی ئەوەیە لەوێ من فەلەستینەکانم ناسی ئەدی بە فەلەستینەکان وتیانێمە کۆڕێکە بۆ گرین لە مخەیەم یارموک. منیش وتم باشە، ڕۆژێک چوین و کۆڕ و کۆڕێک 250 کەسات بوو، هەمووشی خوێندکاری زانکۆی شام بوون، بەشی زۆری ئەمان گەنجانە کورد بوون، کوردی سووریا. شارەکان خوێنرایەوە هەتا لە بیرمە لە وەختی خوێندنەوەی شارەکانە کارەبا نەما لۆکسێکیانێنە دایان لە بیرمە. ناوەڕێی ساڵی 1970 ئەو دەمادەژی ئەو بزاوی ئەدەبی و چاندی دناف خوندەکارن کووردە هێدی خورت بوو. بەڕاستی مەدبیست شێرکۆ بێکەس خواست باتە ینی شامێ و چەند شەوان دەرباز بکە خوندنی هەلبەستن نووی. شێرکۆ بێکەس مخابن سووریدا دوێ ئاتمۆسفێرە دوێ هەواییدا من نەتکاری تشتن بە زمانی خمە بخواندە. پێشوازیەکی زۆرمان لێکرا کاتمە دەرەوە
ئەم خوێندکارانی کە کورد بوون هەموو دەورەیان لێدام تەبان ئەمە مخابرات زانێەوە من وەڵاو نردیان بە شوێنمە وتیانەوە تۆ چێکەی لە چۆی لە جۆوا توی تۆ بە چ زمانێ شعرە خوێنی تۆ وتم مەڵا بە کوردی وتیان بۆچی تۆ زانی ئێرە کوێیە وتم ئێرە شامە وتیان نابێشتیوە کوا شعرەکانیان بردو هێنایان و ئەمە چییە و ئەوە چی وتمەتەوە شعرە کوا پەساپۆرتەکە تو نازانم چی تۆ لە کام ڕێگەوتما بخۆم بەدسیەوە ناتوم ئەوە پەساپۆرتم ئەوەشتم هاوانە 2 ڕۆژ 3 ڕۆژ منیان هێنا و منیان برد عینەن تاس و حەمامی تحقیقەکانی عێراقیانی هیشام لە دوای ڕۆژێک ئەوەی کە زۆر پێکەنینە هینی شارەکانیان لەگەڵا کردم ئەمە چیەوە چیە ئەمانە شارێکم هەیە ئەڵێ ئێوارەیەک لە دارستانێکا شێرێک بیریە کردەوە لەوەی چۆن پەلاماری پڵنگەکەی هاوسی بدا پڵنگەکەش بیری ئەکردەوە کە چۆن بەیانی ڕێوی بگورێ و کەوری بکە ڕێویش بیری ئەکردەوە چۆن بگاتە هێلانەی ئەو کونە شاخە و زەرنەقوتەی کۆتر بخوا کۆتریش بیری کردەوە چۆن ئەتوانێ ڕاوچی و باڵنگە و ئاژەڵی ناو دارستان هەمووی یەکخا چۆن ئەتوانێت وتیانم شعرە چیەوەیە وتمەوە شعرە طبعا شێر الأسد تەرجمە کراوە بە منیان و ئەم ئەسەدە چییە وتمەز ئەوان خەیاڵیان لای ئەسەدێکی ترە منوتم ئەسەد حیوان يعني حیوان معروف يعني ئەوەی ترش دەکە وتم بۆ تومەز ئەوان بیر لە ئەسەدی ترەکەنەوە وتم بابە ئەمەوانیە يعني وەکو ئێوە تەفسیری بۆکەن خۆتانم تەفسیرانە کەوتی نا هیچ شتێنێ لە مەویستمان بزانین ئەمە چییە و ئەمانە و لە دوایە شارەکانیان نامەوتیان تۆ کەی ڕۆیت بەهاتەنە شێرکۆ بکەس بۆ ڕۆژاوا یان بۆ سووریا بگشتی بە دەنگێک مەزن بوو نەتەنێت لەسەر ئاسی کوردان هەروەسەژی ناوە عرباندا و تایبەتی ڕەوشەنبیر نویسکارن هێن عرب و ئەتکارم بێژم حتا ڕادەیەکیژی ئەو نویسکارن عرب ئیک و لبنانیش دمان gelek hebûn ji welatên Arab cuda Libnanê dimam tesîrekî û vedengekî mezin li ser wan çêbû. خۆی ئاوارێ و کەچی لەوێ دەردەکرێت لە شام دەردەکرێت لە سۆنگەی وشەیەکدا نەخێر لەبەر ئەوەی بە زمانێکی نەبوو شێعر دەخوێنێتەوە ئاخر زمانی کوردی تاکو ئێستاش لە تونێلە تاریکەکانی هەندێ ئاوەزدا بوونی نییە ڕێک لەو کاتەدا کە لەوێ دەردەکرێت دۆستەکانی شێعر و مافی مرۆڤ لە ئیتالیا بە هاوکاری کوردە پەنابەرەکانی ئەو وڵاتە ڤیزای بۆ دەنێرن لە شامەوە دەچێتە فلۆرەنسای ئیتالیا لە شام دەردەکرێت و لە فلۆرەنسای دانتێ پۆستەری بۆ هەڵدەواسرێت بە شێوەی شایستە لە ئیتالیا پێشوازی لێ دەکرێت باش بە خۆشبەختانە کۆمەڵی کوردی دڵسۆز لە ئیتالیا لە فلۆرەنسا شاری فلۆرەنسا زانی بۆیان من هاتوومەتە ئەوێ دەستیان کردبوو بە هەوڵدان بەڕاستی لە ڕێی لیژنەی مافی مرۆڤی فلۆرەنساوە داوەتێکیان بۆ نردم بۆ سەفارەتی ئیتالی ڕۆژی پیاسە مەکرد زۆر خەمبار کوڕێک وتیان تۆ نەچووی بۆ سەفارەتی ئیتالی تۆزارەتی ئیتالی چی وەڵام من لەوێ بووم وتویانە پیاوەکەی بەناوی ئەمەوە بۆ نایە بۆ لامان ڤیزەکەی بێنێ ئیتر وەکو لە عاسمانەوەین بێوەمانە زۆر وەزعیشی ناخۆش بوو یعنی ئەوەی شام و دوای ئەو کۆڕە وەڵی تر ڤیزە وەرگرت چوون بۆ ئیتالیا لە ئیتالیا هاتوون بە پیرمەوە بە شەمە نەفەر لەوێەوە بۆ فلۆرەنسا Era solo per lui, c'erano anche più poesie con un attore che le recitava è stato fatto in un locale molto noto sulle rive del Po che ha una struttura in legno, è grande, una struttura in legno. C'era alla fine della rete
alla fine della presentazione di Scerko che leggeva le sue poesie, degli applausi incredibili, applausi, rumori, eccetera. Ha avuto un successo enorme, ripeto, leggendo poesie in una lingua sconosciuta, l'autore mai sentito prima dal pubblico. Ha avuto un successo incredibile che comunicava evidentemente tutto quello che lui aveva dentro. بەڵام خۆشترین شتەوە بوو من کە بە فلۆرەنسا ڕۆیشتم مەسەلا بە پایەکانی جادە گەورەکانی فلۆرەنسا و پۆستەری خۆمە بینی، پۆستەری گەورە بە مەترونی و یعنی کە باس لەوە کاکە ینی وەک کۆڕی شعر بۆ ئەساسکردن. بەڕاستی لەوێ ئەو کوردانی ئەوێ و هەروەها و ئیتالیەکانەوانی لە ژنەی مافی مرۆڤ بوون و حیزبی سەوزیان لەوێ لەوانە بوون کە پێشوازی زۆر باشیان لە من کرد، کۆڕێکی زۆر ماشمان کرد بە ئیتالی، عینی شارەکان بە کوردی و بە ئیتالی، شاعرێکی ئیتالی هاتە خوێنیەوە. Quando recitava le sue poesie aveva un magnetismo incredibile, una voce, un ritmo, veramente un pathos, una cosa molto molto forte. Alla fine, quando ha finito, quasi tutti quelli che erano seduti lì davanti sono corsi verso questo tavolo e questo piccolissimo librino l'avevamo distribuito alle persone che erano presenti e si sono precipitati tutti con questo in mano verso Scerko per chiedergli l'autografo. Credo che forse lui non era abituato, non lo so se da voi all'epoca si usava questo. E lui infatti non poteva poi sapere quello che succedeva tra gli italiani. Si è rivolto verso Jabbar e gli ha detto: ma che cosa vogliono? E Jabbar gli ha detto: vogliono che tu firmi questo, vedi che qui c'è la sua firma. Ich erinnere mich, hat uns besucht im Verlag und saß auf diesem Sofa und ein kleiner Mann, aber alles hat aus ihm herausgeglüht. Also das, was wir in seinen Zeilen lesen, das war alles in ihm. Also diese unglaubliche innere Spannung, diese ständige Bereitschaft, zu singen oder zu erzählen oder eine Eruption der Worte oder so aus sich heraus zu schaffen, das habe ich gespürt. Und das war in dem Menschen, war das so. Er war ja auch so explosiv, er konnte ganz ruhig sein und dann plötzlich wurde das ganz groß, wurde er auch ganz groß und stark und laut. Und dann war er wieder ganz still und bescheiden und hat eine Zigarette an der anderen geraucht, wie wenn er das alles wieder rein rauchen sollte, was er an Emotionen nachher uns allen gegeben hat. من لشاخي شويش لد طقوسەکانی خۆم ئەوەیە کە شعر ئەبێ خۆم لەگەڵ شعرا بچمە ناو خەڵکەوە وە خوێندنەوە نیوەی شعرە، ئیلقای باش نیوەی شعرە، لەبەرەوە من هەر لە شاخیشەوە وەختی کە لە شاخیش بوون هەگبەیەکم هەبووم کردە شانم ئەچوون بۆ دیهاتەکانی دەور و پشتی خۆم. دەستم برد بۆ فریدارێ لە تاو ئازار لەکدا تۆچی کە دەستم برد بۆ لەقەکە ناو قەدی دار کەوتە هاوار کە باوەشم کرد بە قەددا خاز لەرێوە لە ژێر پێمدا بەرد ناغەڵانی ئەم جارەیان کە دانەویم خۆڵم هەڵگرت گشت کوردستان. لەوێ خەڵک و پێشبەرگەوانم کۆکرە و شارم بۆ خوێندنەوە هەر لە شاخەوە. ئەمەم لە ئەوروپا کرد بە هینێ بە تەقلیدێ بۆ خۆم و خەڵکی کوردی ئاوارش کە زانیان من لە ئەوروپا لە هەموو شوێنەکانەوە بانگیانە کردم، لە هەموو وڵاتانەوە لە هەموو شارەکانەوە. لەبەر ئەوە من زۆر کەم جاری وا هەبووە مەسەلا 2 مانگ بەسەرێکەوە لە سویدم. ئەو پێکەنینی درەختە بۆ چۆ ئەبەی
بۆ لای ئەو دەخڵە دڵتەنە ئەو قەڵەمی دروستکەی ئەدەی بەچێ بەو مێرگە تا دیوانێکی گوڵەهێرۆی تازەترمان بۆ بنووسێ ئەی ئەو پەڵکە ڕەنگینەیەت بۆ لە خۆتەوە پێچاوە ئەچم بۆ زەماوەندی ئەو دەشتەی تازە و گوندەی هێناوە ئەی ئەو مستیلەی گزنگە ئەی کەمە پەنجەی ئەو شعرەی بەلووتکەدا هەڵزناوە ئەی ئەو ئاوێنەی هەتاوە ئەی بەم بۆ ئەو دارستانە ڕەشەی لە دوای مەرجی هەڵەبجەوە پرچی خۆی دانەهێناوە ئەی ئەو بزە و زەردەخەنەی مناڵانە چی لەکەی لە عەردێکە ئەیان چێنم کە ئازادی هۆبەی خۆی و خۆشەویستی تیا هەڵداوە هەرچەندە ژیانی پڕ بوو لە هەوراز و نشێ و پڕ بوو لە ناڕێکی ژیانێکتان و پۆی بەخەم بە دڵ ڕاوچێ چنرا بوو ژیانی ناڕێک بەڵام شعری ڕێک و پڕ لە موزیک و لە گۆرانی بوو ئەو پێی وابوو دەکرێت شعرێک بنووسرێت بە سەروا ئازاد پەیڤ ئازادانە بفڕێت بەڵام دەیگوت شعر نابێت بێ موزیک و بێ ئاواز بێت شعر و گۆرانی بەیەکەوە هاتوون ئەنیەت لە سەرەتای هاتنی شعر لەگەڵ گۆرانیە هاتووە شعر لەگەڵ ئاوازە هاتووە و جگەل لەوەش هەر خۆی من هەمیشە لە شعرە حەز بە جۆرێک لە ئیقاعەکەم بە ئاهەنگەکەم تیابێت ینی ڕەنگە لە شعری پەخشانە شعرە ئێستا ئەو بایەخە نەدرێ بە مەسلەی مۆسیقا لە شعر بەڵام من پێم وایە یەکێک لە خاسیەتەکانی جیاکردنەوەی شعر لە پەخشان ئەگەر پێم بڵێن چیە ئەڵێم مۆسیقایە ئەو مۆسیقایی کە لە شعرە هەیە تۆ لە پەخشانە نابێت ڕەنگە پەخشان هەبێت زۆر جوانتریش بێ لە شعر ئەنگە زۆر بەیسی هێزیش بێ لە ڕووی فکر و داڕشتن و زمانەوە بەڵام شعر یەکێک لە لەوانی باڵی بۆ پیاکە مۆسیقایە هەروەکو خوێندنەوە و مۆسیقا وەکو جیتارێک بە دیوارێکەوە هەڵواسرا بێ و جیتارێکیش لی بدەیت بەڵێ من هەر لە مناڵیەوە حەزم لە گۆرانی کردو بۆ دایکم دەنگی خۆشە دایکم گۆرانی بۆ ئەوتم ئەگەر مەیلەکەی فەرامۆشم بێ بەخەی باڵای خۆم کفن پۆشم بێ نا فەرامۆشم نابێ خات ئەگەر لە بیرم بچێ بیری مەرگم بێ وەک کۆتەی خەساب کاکە لەل لە جەرگم بێ ئێستاش دایکم دەنگی خۆش 85 ساڵە بیرماهینی بۆ وتم گۆرانی سەبری بە چای مەستەوە ڕێی لە ڕێبواران بەستەوە کە نەئەگەیشتە سەر شوێنێک خەیاڵی من زۆر قوڵە بۆ لە شوێنێکاڵێ کراسیان سەبریان بر بۆ تانجەرۆ کراسیان بۆ کرد لە گوڵەهێرۆ من ئەو کراس بۆکردنە لە گوڵەهێرۆیە بیرم لێ کردو زۆر شتێکی جوان بوو لەلام مناڵم بەڵام کراسە ژنێکم مێنای بەرچاوی خۆم هەموو کراسەکەی گوڵەهێرۆیە بە گوڵەهێرۆ چنراوە ئیتراوە ژیانی خۆم لە گەنجەتیە لە مناڵی شارە دوای مردین باکم بێبەشی زۆر تیا بووە هەژاری زۆر تیا بووە بێماڵی زۆر تیا بووە وەبزانم هەر ئەمانە بوونەتە هۆی ئەوەی کە من حەز لە گۆرانی غەمگینیش بکەم وەکو هەموو غەمگینەکانی تر سلا بۆ نمونە من لە شەستەکانە زۆرم حەزە کرد گۆرە دەنگی ڕەفیق چالاک بگرم ینی بۆ نمونە ینی یەکێ بوو لەوانە طبعا لە پێشترا دەنگی مەسەلا ئەوەی کەلام خۆش بۆ سەی عەلی ئەزغەر لە کۆنە مەسەری خاڵقی هەندێک لە گۆرانەکانی حەسەن زیرەک من پێم وایە یەکێ لەوانەی کە ئەم تابع کوردەواری ئەم مۆرکە کوردەواری زۆر تابێ لە دەنگیا حەسەن زیرەکە ینی کە گوێی لێ یەگری وەزانی لە ناو شاخەکانە هاتوو چۆکەی وەزانی بەفری بەسەرا ئەبارێ وەزانی لە هەڵگورتی دیا لە قەندیلی
کۆمەڵێک دەستنووسی مامۆستا شێرکۆمان لەلایە کە چەند ساڵێک پێش ئێستا بە دەست و خەتی خۆی نووسی بوویەوە داوای لە ئێمە کرد کە هەوڵ بدەین ئەم شعرانە کاری لەسەر بکەین و داوای کرد کە من بەدەنی خۆم بیان چڕم ئەو شعرانە نەمرترە بن. جا لێرە گەورەی ئەو شاعیرە لەوەدا بوو کە هێندە باوەڕی بە توانای گەنجێک هەیە و پاڵپشتیە بێ جوانترین لە شعرەکانی بۆ من نووسیوەتەوە و بە دەستنووسی خۆی لەلامە. هیوادارم ژیان و تەمەن ڕێگە بدا کە من کار لەسەر ئەو شعرانە بکەم. شپرزە و دڕدۆنگ بوو بەردەوام نائارام هەمیشە خەمێک تەنی بووی بەڵام وەکو شاعرێک هەرگیز خۆشەویستی مرۆڤ و سروشتی بیر نەدەچوو هەرگیز لێبوردەیی پێکەوە هەڵکردن خۆشەویستی بۆ تەبایی لە بیر نەدەچوو شپرزە بوو بەڵام خۆشەویستی هێوری دەکردەوە جا خۆشەویستی مرۆڤێک بە یان هیمەلێک خۆشەویستی درەختێک بە یاخود هیزنەیەک. من پێم وایە یەکێک لەوانەی ئەدەبوو داهێنان و مدروزەکە شپرزەیە چونکە شپرزەی دژی قەناعەتە ئەو ئەدیبەیان ئەو هونەرمەندەی کە قەناعەت دەکا بە شتێکی معنای جۆرێک لە بڕیاری وەستان بۆ خۆیەدا بەڵام کە تۆ قەناعەتە لەلانە بوو گومانت لابوو هیچ کاتێ تەماشای شتەکانی خۆشت ناکەی بە تەواوی هەز دەکەی کامیشە نوقسانە. من ئەو تازەترین کاری خۆم تا چەند ڕۆژێ خۆشێت تا جاری دوو جاری خوێنمەوە لە دوایەوەی تر من پەیوەندیم نامێنێ بەو دقەوە ئەینی وا ئەزانم جاری وای چم نەنووسیوە و ئەزانم من پێویستە هێشتا ئەگەڕێم بۆ ئەو ئاوەی تینوێتیم پشکێنێ کە من نەزانم قەت نایگەمێ بەڵام هەمیشە بە شوێنێ ئاگەڕێم. ساڵی 2005 لە بواری دیدارێکی درێژدا لێم پرسی ساڵی 1985 لە ڕوبەڕوو لە سێبەری چیادا دەڵێیت شعر بۆ من هەناسەیە پاش 20 ساڵ لەو قسێ و 50 ساڵیش ئەزمون لەگەڵ شعر ئایا ئێستا چ دەڵێن؟ هەر هەناسەیە هەر بەشێکە لە خۆم بەڵام هەمیشە چاوم بڕیوەتە ئەوەی کە ئەگەر شعری جوانم هەبێ جوانتریکەم ئەگەر ئەزمونێکم هەبێ لە شوێنێکا ئەزمونەکە فراوانترکەم خۆ بەڕاستی دنیای شاعر ئێزگەیەکی نییە باخچەیەکی نییە چەندین باخچە هەیە چەندین ئاسمانی هەیە. لەو ڕۆژەوەی دەستی پێکرد و تاک و کۆتایی بەردەوام دەینووسی لە دیوانی من تینوێتیم بەگڕ دەشتێ بە دوای شەوە هەر لە هەڵکشاندا بوو لای ئەو شێعر ڕەنگی خۆی هەیە ڕەنگێکی جیاواز لای ئەو شعر لە پەرینێ و زەریا دەچێت یان لە پۆلێ باڵندە کە بە هەڤڕە هاو ئاواز دەفڕن یاخود گوڵجارێک بەدەم سروەی ناسکەوە سەرتاپا سەمای بە کۆمەڵ و کۆک بکەن. لە هەموو کارێکی بداعیە یان لە ژیانە بۆ هەموو ئامانجێک ئەگەر خۆشەویستی نەبوو هیچ شتێ نابێت. ئێمە تۆ بۆیە ئەم کاری خۆ دەکەی چونکە خۆشت دەوێت ئەگەر ئەو خۆشەویستیە نەبێت تۆ ناتوانانی بیکەیت. یەکێکی کە لە هەر مەیدانێکی کە هەر مەیدانێکی تر لە ژیانە ینی ئازادی خوازێ بۆ ئەوە ژنێک بۆ مافی خۆی پیاوێک بۆ ئەوە گۆرانی بێژێک بۆ ئەو پەیکەرتاشێک بۆ پەیکەرەکەی وێنە کێشێ بۆ تابلۆکەی ئەگەر خۆشەویستی نەبێت ناکرێ. ئەو دارستانێکی لە شعر چێ کرد دارستانێک پڕ لە هاوار و دەنگدانەوە بۆ دادپەروەری بۆ لێبوردەیی و هەروەها بۆ ئازاری گەلەکەی بۆ کورد و کێشە ئاڵۆزەکەی بەڵام تەنیا گۆرانی بۆ دۆزەخی کوردبوون نەگوت
بەڵکو ئەو بۆ سروشت و بۆ مرۆڤ و بۆ زەوی و تەنانەت بۆ ئاسمانیش سترانی دەچڕی. gelek helbestî wî ew rêya Ehmedê Xanê dimeşandin bi raya min. Ka her helbestekî tu gava dixwînî tehemekî wî heye, eklekî wî heye. Ya şerko bêkes gava ku mirov dikare bibêje hinek gotinê wî dibin bi zota agir. Lê şerko bêkes ne tenê ku em bêjin helbest dinivîsan. Di helbesta xwe de bi raya min filozofyekê heye, felsefeyekê heye, kûrayiyekê heye. Ez dikarim bêjim carna ku mirov helbestê wî dixwîne fena ku di hindirê dilê mirov da arê newrozê pê dikeve. تاک و مردنی دەگەڕا بە نێو نهێنیەکانی شیعردا دەگەڕا پێدەچوو وێڵی دوای گەوهەرێک بێت و لە شیعردا بزر بوو بێت دەگەڕا بۆ حەقیقەتی ون بوو بۆ ڕاستی بزر بوو چون مرواریەک لە مێرگەکانی شیعردا بزر بوو بێت لە سۆراخدا بوو دەگەڕا و بەرهەمی هەموو جارێکیشی چەپکێک چنینی نوێ بوو. Wir haben ein Gedicht von Sherko Bekas auf die Umschlagseite unseres Katalogs genommen, weil wir ja Texte unserem Publikum nahebringen wollen. Wir wollten ihnen Sherko Bekas nahebringen, aber wir wollten auch ausdrücken, was uns im Innersten seit 45 Jahren bewegt. Dieses Gedicht heißt Sturmflut. Die Flut sagte zum Fischer: Für das Toben meiner Wellen gibt es viele Gründe. Der wichtigste davon ist, dass ich für die Freiheit بەڵام هۆی هەرە گەورەیان لەبەر سەربەستی ماسیە و دژی شۆڕە. شاعیر و ڕەخنەگری سوێدی سۆن ئەکسەلسۆن دەڵێت شێرکۆ بێکەس هێزێکی وەهای هەیە مرۆڤ وڕ و سەرسام دەکات زمانێکی وەها شاعیرانەی هەیە کە دەبێت ویتمان سان جۆن پێرس لۆرکا و نیرۆدا ئەم شاعیری جوانی و ئازارە ببەنە کۆڕی نەمری و برایانەی خۆیانەوە. Selbstverständlich gehört Sherko Bekas in die Reihe der großen Poeten des 20. und 21. Jahrhunderts, eben wie Pablo Neruda oder wie in der Karibik Walcott zum Beispiel, der auch den Nobelpreis bekommen hat. Und Sherko Bekas hätte den Nobelpreis für Literatur bekommen müssen. Leider kannte ihn niemand. Das ist ein historisches Versäumnis. Das ist ein historisches Versäumnis für jeden von uns, für jeden Leser auf dieser Welt, wenn ein Autor dieser Qualität keine Chance hat, ihn kennenzulernen. Ich hoffe, dass es bald in 30 Sprachen Übersetzungen von Sherko Bekas gibt, damit jeder die Chance hat, einen Autor dieser Qualität auch wirklich zu lesen. هەروەکو ئاوردانەوە لە ژیاننامەیەک ژیاننامەی کەسێکی پڕ ئەزمون ئەزمونی جۆرا و جۆر بەسەرکردنەوەی شیعرنامەی ئەم شاعیرش کارێک نییە ئاسان دەستبردن بۆ ئەو کارە لە گەڕانی نێو دارستانێکی چڕ دەچێت بە ئامانجی دۆزینەوەی گەڵا و قەد و ڕێگەکانی مەبەست ئەم دارستانێکی هەست چڕ دارستانێک لە شیعر ئەم درەختێک و دوان و دەی نەڕواند نەخێر دارستانێکی شیعری لە نیشتیمانی زمانی کوردیدا بەرهەمهێنا من الشعراء الحاليين العايشين أعتقد أحسنهم هو شيركو بيكس أعتقد يعني
وأنا أحب الجميع يعني وأعطي كل صاحب حقه، لكن هذا الشاعر ينبغي أن لا يظلم بأنه وأنا أتكلم عنه هو أحسن شاعر بنظري الآن يعني. وفي رأيي في صياغته وسبكه وفي فكره أيضا، وهذا هو المطلوب وهذا هو المنتظر. أنا في رأيي هو سبق وراء. Esprimono il mondo suo, però sono veramente universali, a differenza di altri poeti magari anche molto bravi, che però parlano di più a il loro stesso ambiente, il loro stesso mondo. E ecco, quello che vorrei proprio sottolineare è che è un poeta universale, come i più grandi è un poeta universale. پاش مردنی ڕەشنووسی دەقێکی کراوە دەدۆزرێتەوە، یادەوەری پاسکیلێکی کەرکووکی. بە خوێندنەوەی ئەو دەستپێکەی خۆی نووسیوێتی ڕوون دەبینرێت شێرکۆ لە لووتکەی بەخشین و نووسیندا ئاوا بوو. ئاوابوونێک چوون خۆرنشینێک ئاسمان خەڵتانی ڕەنگێکی سوورباوی چێشکەر دەکات، شێرکۆش بڕێکی زۆر لە ئاسمانی زمان و لە شێعری کوردی بە ڕەنگە تایبەتیەکانی خۆی بۆ هەتا هەتایە ڕەنگ ڕێژ کرد. ئەگەر تەنیایی نەبوایە لە داخانە شعر ئەمرد، ئەگەر مانگە شەو نەبوایە لە داخانە بەفر ئەمرد، ئەگەر باڵندە نەبوایە لە داخانە درەخت ئەمرد، ئەگەر ئازادی نەبوایە لە داخانە ژیان ئەمرد، تۆش ئەگەر شعر نەبوایە لە داخانە زوو ئەمرد.